داخستنی ڕێگەی سەرەکی نێوان کەرکووک و لێر بۆتەیەکێکی تر لە کێشاڵ پەسێدراوەکان کە دانیشتوان یاریان بەدەستیەوە دەناڵێن و هیچ ومێدێکیش نییە لە بەردەم سەر لە نوێکردنەوەی ئەو ڕێگەیەدا. هاوڵاتیان و شۆفێرانی شاماژە بە زیانەکانی نەکردنەوەی ڕێگەی سەرەکی کەرکووک و لێر دەکەن کە بۆتە بربەستێکی گەورە لە بەردەم هەموو شۆکارانی ئەو دوو شاری کوردستان و ڕاشی دەگەێنن. داخستنی ئەو ڕێگەیە ماوەی نێوانی ئەو دوو شارەی هێندەی تر دوور خستۆتەوە. داواکاری لەو حکومەت لە هەردوو لە حکوومەتی هەرێم حکوومەتی بەغدا ئەم ڕێگەی بکرێتەوە چارەسەر بکرێ هەڵبژاردن کرا و ئێمە وەفدەکانمان لە هەرێمەوە حزبەکان ڕۆم بۆ بەغدا بۆ تەشکیلی حکوومەت دەبا ئەم ڕێگەش بکرێتەوە. عین لەمە ئاسانتر نییە، هیچ کێشەیە گەورە نییە، هەمووشە تەواو بوو، هەموو کێشەکان تەواو بوو با حل بکرێت تکایە لە هەردوو لە حکوومەت هەردوو لاکەین هەم بەغدا هەم هەرێم. دە ڕۆژ جارێک مانگێک جارێک دەبی تاخم پێش سیارەمان بکەینەوە، ڕێگاوبان نییە، ترسی تڕێ لەمان هەیە، هاتوچووە کە زەحمەتە، سەعات و نیوەک دەڕۆین سەعات و نیوەک دێینەوە، ئەوە لە پردێوە. ئەگەر لە هەولێرەوە بی 2 سەعات و نیو دەڕۆی 2 سەعات و نیویش دێوە لە کەرکووکەوە بی 5 سەعات تقریبا نێزکەی بەس هیچ خێرە هیچ ئیسفادەك لەو نەفەرە نابینیت کە دەیبینە وێندەرێ نێزکەی 25 لتر بنزین سرف دەکەین. بەڕێوەبەری ناحی پردێ شاماژە دەکات بە زیانەکانی نەکردنەوەی ڕێگەی سەرەکی نێوان هەولێر کەرکووک و ڕایدەگەیەنێت. ئەو لایەنە کۆسپی بۆ دەوامی فەرمانبەرانیش دروست کردووە. لە زاخەوە تافا و خەڵکی عێراق بەعام بەکاری دێهێنا دیارە ئەمە بتەوێنێتەوێ هەولێر مەتاری لێیە، دیارە کۆمەڵی خەڵک ئیش و کاریان لە هەولێرە هاتوچیان بێزگەلەوەدا من کۆمەڵێ هەرناو بینایی ناحیەی خۆم 7 کارمەندم هەیە مۆزەفن لەسەر میلاکی بەغدا بەس باڵام ماڵیان لە هەولێرە ئەوان ڕۆژانەوەیان لێ هاتووە 2 سەعات بێن و 2 سەعات بچن یعنی نێزگەی 3 سەعات و نیو بەس ڕێگاکەیانە کەمان زەبەرمەندی ڕئیسینە بێزگەلەوەدا خەڵکێکی فەقیر خەڵکێکی کاسب ئیشیان کاریان لە بینی هەولێرە یان لە بینی کەرکووکەوە ڕێگایان کە بەکار دەهێنە ئیستا و خەتە نەماوە کەوتێتە ڕێی دیبەگا. ڕێی دیبەگە ڕێگاکەشی ڕێگایکی استراتیجی نییە وەکو ئەوەی برێن کەرکووک و هەولێرە کە ڕێگایکی دووسایی دەبێتن. دوای تێپەڕبوونی 8 مانگ بەسەر داخستنی ڕێگەی کەرکووک و لێردا لاولێرە و داوا لە حکوومەتی عێراق کراوە ڕێگەکە بەڕووی هاوڵاتیاندا بکاتەوە، بەڵام هێشتا بەغدا وەڵامی ئەو داواکاری نەداوەتەوە. ماوەی چەند هەفتەیەکە لە هەولێرەوە داواکراوە ڕێگەی کەرکووک و لێر بە فەرمی بکرێتەوە، بەڵام تا ئێستا بەغدا ڕەزامەندی لەسەر داواکاریەکە دەرنەبڕیوە. عومەر غەریب، کورسات نیوز، شارۆچکەی پردێ.